سوزان محمد خەڵکی مسافرمەم باسی کتێب خوێندنەوەدان بۆ دەکەم. خوێندنەوە یەکێکە لە بەشە هەرە گرنگەکانی ژیان بەتایبەت بۆ ئافرەتان، چونکە هەر ئافرەتێک کە ڕۆشن فکر بێت و ڕۆشن بیر بێت و بتوانێت بخوێنێتەوە بێگومان کۆمەلگایەک پێش دەکەوێت و کۆمەلگایەک ڕۆشن فکر دەبێت. بۆیە زۆر گرنگە بۆ ئێمە هەم بۆ پیاوان کە زۆر گرنگە بخوێنەوە، هەم بۆ ئافرەتان زۆر زیاتر گرنگترە، چونکە ئافرەتان نیوەی کۆمەلگانی دایکی نیوەکەی ترن.